هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتە جێ ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتە جێ ئەی دێنشین تۆ دەتوانی بیتە هێمایەوەدانی کوردستان خاکی بەپیتە کانی واوی سازگاری زۆر شیاوە بۆ کشت و کاڵ بۆ ڕز و باخ و ماڵدار زۆر شیاوە بۆ کشت و کاڵ بۆ ڕز و باخ و ماڵدار ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتە جێ ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتە جێ ڕوو لە ناوچەیەکین سروشتی جوان و خەڵکی بە ماریفەت و مێژووی پڕشانازی نازنامێتی هەر کات ڕێتکەوتە ئەم سەرزەمینە سروشت نازت دەکێشێ خەڵکی لە دڵەوە محیبەت دەنوێنێ هەر کاتێکیش چوویتە سەر باسوخواسی مێژوو بەدەیان چیرۆک و داستان دەدوێنێ کەپکی حەمەداغا و بەنی هەریر و هەموو ئەباس و گردە زۆز و مەتەرێزان و ئیرۆن بەشێکن لەو بەرزایانەی مێژووی ناوچەکەیان لە خۆیاندا هەڵگرتووە و هەندێک ڕوودا و کارەساتی مێژووی دوور و نزیکی ئێمەیان بەناوەیە. أمان ويبهشت بيانه عليك وجاري أمان دفير ملكي ليش كاري من ووت وعيا كوت وتوكيش أمانك يوت وتوكيش ناوچەکە بەگشتی مێژوویە هەلووتەی شاخێک یان نەشکەوتێک بگریت کۆمەڵێک چیرۆک لە خۆ دەگرێت سەردەمانێک داگیرکەرانی دەوڵەتی عوسمانی ئەم شاخ و ئەشکەوتانەشیان بۆ خۆیان بەکارهێناوە و چەندین شوێنی ئاسەواری کۆنی ئەوان و ئینگلیزەکانیشی لێیە. يا بسلام خاكم وسار بلا نخوم بكسوا بدر بيار هودم بكسوا بدر بيار هودم بميوم يخان خوم مجنون خلاتم عوالي يوم كوان اخوام مستحقي تير وتاني عاشنا وبيقان اخوام سروشتی سەختی ئەم ناوچەیە پاڵپشت و پەنایی دانیشتوانەکەی و شۆڕشەکانی کورد بووە لە پاڵ فاکتەرێک بۆ بەرگری ومانەوە هاوکات بۆتە مەیدانی شەڕی خۆبەخۆی براکان و سەردەمانێک بەشێک لە یادەوەریە ڕەشەکانی مێژووی نوێی ئێمە لێرە تۆمارکراوە کەپکی حەمەداغا ناوێک لای زۆر بەمان ناسراوە ئەگەر نەشماندی بێت بەڵام دەزانین چی کارەساتێکی لێ ڕووداوە شەڕی ناوخۆی دوو هێزی کوردی لەسەر ئەم شاخە چەندین قوربانی لێکەوتەوە ئێستاشی لەگەڵ بێت خۆشیان نازانن ئەو شەڕە قورس و گەورانە لەسەر ئەم شاخە لەسەر چی بووە.
ئێمە بەرەو دێی بناوی بووینەتەوە و بنە و بارخانەی ئەڵقەی ئەم جارەی دێبەدێ لەوێ دەخەین. لێرە ژمارەیەک دێی زۆری لێیە، بەڵام ئەوەی ئێمەی بۆ دەچین لە بن ئەو چیایەدایە. تاکو و ئاشناکەم پێگەیشت نەمانزانی دێکە لە چی جوگرافیاکدایە، بۆیە هەندێک بە دوایدا گەڕاین تاکو و ئاشناکەمان پێگەیشت. سدانە ڕەوەندەمە چێت بۆ لە چالیێکیستانە دەبا بچین بێنە چیبدەینە لە سەگەر دەگەر دێڕوان دزیا سەرێ خەرەندی بەوێ ئێمارێ بەرامبەری کۆسپەیە بێجانە دەبا دانیشم لە سەریە خەرەندی بەسە شارەکە ڕەوان دزێدا نێوارە دابنۆرم مالۆرە بەرامبەری کانی قوڕێ وەختی لیفکە شۆڕ و گەردەن زەرد و سەر بە زێردانیشتی لە شایەدا وەت و دیلان و سەیرانە جوانی و قەشەنجی ناوچەکە تێکەڵەیەکە لە نەخشی کردگار و هەوڵ و تەقەلای خەڵکە ڕەنکێشەکەی لە پاڵ نەخشاندنی بەرز و نزمی و دار و درەخت و کانی و ئاوی زۆر خەڵکی ناوچەکەش ئاوەدانیەکی سەرنڕاکێشیان خوڵقاندووە بە هیمەتی خۆیان خانوەکانیان لە بەردی سروشتی ناوچەکە بە جوانترین شێوە بنیاد ناوە. بەگەیشتنمان بۆ ناودێ سەرەتا لەگەڵ کاگ ئازاد و کاگ عومەر سەرێکمان لەو حەوز و کانێدا کە لە ناو مزگەوتدایە لەوێ قسە و باسمان دامەزراند و پاشان هەنگاو بە هەنگاو دوای تۆماری ئەم ئەڵقەی دێبەدێ کەوتین. كان بويا سبيان حيرا لسبيل كسبيل لسبيل جاي سرخاني تاوشي ليدم دقتا يباراني لم نقزة تمنى ببايا السماء نبس الكوتش باراني أفزاد الزارية دراي قيم كابان مار السلام ليتر يارقل عيد زت السلام زاراني لمن ورنق الفرينا سڵاوێکی خۆشەویستی لە بینەرانمان لە هەر شوێنەکەن. من ئەمڕۆ لە دۆڵی ئاڵانم لە دێی بناوی لێرە دێبەدێ تۆمارەکەم. ئەگەرچی بە زەحمەت گەیشتمە هێرە بەڵام پێم وایە لێرە مێژووی جوان و شتی جوان و ئاکاری جوان و کردداری جوانیش هەیە. ئەم دەیە دێیەکی مێژووی گرنگە ئەگەرچی ماڵی کەمتیایە بەڵام مێژوەکەی سەرنجی ڕاکێشان بەوەی کە ئێمە بەردەوام بین. ئەم کاگازادە ئێمە هێناوە بزانین لێرە بەیەکەوە چی ئەچنینەوە ئەیکەنە چەپکە گوڵێک پێشکەش بە ئێوەیەکەی. دوزادن برانا بميا سبلانا درم حيرانا قليان ملوبري ويكابان لوتي لمن عيد زي ساوكم دێی بناوێ کەوتۆتە دۆڵی ئالانە و سەر بە ناحەی خەلیفانی قەزای سۆرانە بە 16 کیلۆمەتر دەکەوێتە باشووری خۆرهەڵاتی ناحێکەوە بە کووریشی دێی ئالانە و ڕۆژ ئاواشی چیای بەنی هەریرە و تا کەپکی حەمەداغا و لە ڕۆژهەڵاتیشەوە چیای ئیرۆنە و باشووریشی دێی شارسینە. بناوی لەبەر زۆری دانیشتوانەکەی و سەختی شوێنەکەشی لە ئێسادا چوار دێی دیکەی لێبۆتەوە ئەوانیش بناوی خوار و گرکۆک و بیوکە و
گەرەکۆتر ئەم دێە لە ساڵی 1970 بە تەواوی وێران کراوە. کۆی دانیشتوانی سنوورەکە و دێی بناویش سەر بەهۆزی ڕوتین و کە زیاتر لە 500 ساڵە لە ناو خۆشناوەتی دابڕاون و زیاتر لە 24 دەی ناوچەکە سەر بەو هۆزن. ناوچەکە بەگشتی ناوچەیەکی گەشتیاری خۆشە و گەلی بلەی دەکەوێتە سنووری ئەم دێوە شوێنێکی گەشتیاری سەرنج ڕاکێشە. ئەم دێە پێشتر قەڵەباڵغ بووە بەڵام لە ئێستاە چەند ماڵێکی کەمی تیا دەژی و بەهۆی نەبوونی خزمەت گوزاریەوە چۆڵ بۆ و چوونەتە سەر شەقامی سەرەکی خەلیفان شکارتە. لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە دووەم دێە لەسەر ئاستی ناحەی خەلیفان. هەرسێکم لە بەدرێت و گرتینە یەچیت لا بکەم بە کۆرە ئەوی دێکەمە سەر شۆرشە یێزستانە گەلە سارد و دوور و درێژێدی کۆکەت لۆ کەمەلال بژین بە خوددانی شەوات لانچە لۆ ڕابژینی ئەشکەوت دەمیشە پشت و پەنای گەلی کورد بووە، بۆیە زۆربەی کات لە شکەوتەکاندا ماونەتەوە و خۆیان لە زەبری دوژمن پاراستووە. ئێرەش چەندین ئەشکەوتی گرنگی تایە. یەکێک لەو ئەشکەوتانە ئەشکەوتی ڕەشماڵانە لە خۆرهەڵاتی دێکە. بەندە لەگەڵ خەڵکی ئاوایی دەچینە ناو ئەشکەوتەکە و لەوێش قسە و باسێک دەربارەی ئەشکەوت دەکەین. نەفدادەرێمە حەیرانێ سوون دەچێت لە خۆم بە قەوسەکەی مار لە بەغدایە مار بێران هەوسارە عێدزمە بەدەستمە شارەکەی کام لە مووسرێ گۆتی لار ردی چوبیە شاری مووسرێ نام نەسپاردی لینگە بازنۆکەکم لۆ بینە دەگە خەزدەمەنەتی نابوو بەدیا ئەری کاگازان دەست خۆش بێت. هاتینە بناوی ئەخیرن وهاتینە ئەشکەوتی ڕەشماڵان. بۆ پێڵێن ئەشکەوتی ڕەشماڵان؟ بەڵێ وڵا ئەشکەوتی ڕەشماڵان هەر لە کۆنەوە ینی ئەو ناوەی پێدراوە بەپێی ئەوەی ئەشکەوتەکە زۆر گەورەیە لە شێوێ ڕەشماڵیشە ڕەشماڵی کۆچەریەکان و ئەوانە دەبە هەندێک زیاتر پێێنە ئەشکەوتی ڕەشماڵان ڕەشماڵان زیاتر لێراوەدن ئەم شوێنان بەکارە نابێت بۆ خۆیان؟ ئەوە زیاتر بە شێوەی قەبارەکە گەورە و زۆر ئەوەیەوە بەڕاستی ئەوەشە با بڵێم ڕەشماڵی هەیە باڵە وەکو چادر و ئەوانە پێێنە ئەشکەوتی ڕەشماڵان. باش قسەما زۆر کرد لەسەر ئەم ئەشکەوت و ئەم شاخ و دۆڵانە مێژووی گرنگی ئەم ئەشکەوت و ئەم دۆڵانە چیە ئێرە چییە؟ وەڵاهی تەمان وەک گەڵێن شاخەکان هەمیشە لە پشت مەسەلەی کورد بووینە یعنی لە سنووری ئێمە بە تایبەتی ئەو سنوورە وەکو پێشتریش باسم کرد یەکێک بۆ لەو سنوورانەی لە شێستەکان تا دوای شەر بەداخەوە شەڕی ناوخۆش ئەو سنوورە مەیدانی شەڕ بووە. شەڕە گەرمەکان لەو سنوورماینەوە ئێکلاکەرەوەش بووینە. بەڵێ کەپچی حەمەداغا و ئەو هەموو حەباسا و گردە زۆز و مەتەرەزانی ئێستا لەسەر ئەوانە هەمووی و ئیرۆن و ئەولای بەنێ حەریر و ئەوانە هەموو بەڕاستی شەڕی زۆر خوێناوی و گەوریان لێکرا ئێجا هەم لە سەردەمی حکوومەتی عێراقی حکوومەتێک لە دوای یەکەکان و بەداخەوە هەم لە شەڕی ناوخۆش شەڕی دەکراینە. باش ئەم باسم شاخم بۆ کەوتی نەدان چی بەڵێ ئەو ئەگە بچینەوە بەرەی خوار هەموو حەباسان ڕەبایەکی کۆنی لێ دەرن سەردەمی ئینگلیسی و ئەوانە بووانی لەو کاتیوە ئەوە بووە مەسەلا ئەمە ئەو کاتیش ئەمە سەردەمی عوسمانیەکانیش مەسەلەن ئەو سنوورە جارێکیکە بە شاڵاوی کەتی وەکو پێشینەکانی خۆمان اختیارەکان لە جێڕنەوە ئەو کاتی هاتینە لێرە چی ئەوە بووە بە خەڵکیان کردیە تەنانەت دویان کردیە ئەگە بگەڕێنە مێژوو ئەو کاتی دانەوێڕەکانیان هەموو لێکدایە ئەوەی بەبەر ئەسپەکانی خۆیان کردی ئەویت کەشان ئەوە کردە تەنانەت لەو گوندەی سێ کەسیان لەگەر خۆیان بردینە پێرێن تا عوسمانیەکان بردینیان ئێستا دەگەدابی یەکیان بێسەر و شوێنان ناوی حەلی بووە. ئەڵێن قسێگەیە ئەڵێ ئەشکەوت و مرۆڤ ئاوێتی یەکترن واتە مرۆڤ کە ژیا و دەستپێکی ژیانی مرۆڤ لە ئەشکەوتا بوو.
ئەم قسێ بۆ کورد واردە کە هەمیشە ئەشکەوتەکان پشت و پەنابووە والله فعلا لە ڕابرد و سەلماندیتیان کە ئەشکەوتەکان و وەشاخەکانی مەسەڵەن ئێستا بە تایبەتی لە سنووری ئێمە ئەگەر نەک تەنها ئەو ئەشکەوتیەوە چەندین ئەشکەوتی تکەی لێ ئەگەر ئەو ئەشکەوتە نەبان مثلەن ڕاستە ئەمە خەڵکەکی زۆرمان شەهیدمە لێ بووە ئەمە ئەو سنوورە جگە لەوەی پێشمەرگەکی زۆری خەڵکەکی خۆم لێمان شەهید بووە خەڵکی هاوڵاتی زۆر بەسایە ئەو شۆڕش و ئەو قەسف و ئەوانە شەهید بوو و بریندار بووە و کەم ئەندام شکەتەکان دڵنیاتەکەم زۆر جاریوە بۆ ئێرە تیارە ئەلێرەیدایە کۆپتەر ئەلێرەیدا خەڵک لێرە ژۆری بوو بەڵام لەبەرەوەی شوێنەکەیان ئەمین و باش بووە سەلامەت دەرچوونێ بەڵام هەیەەوە لە خوارێ بووە پێڕان نەگەیشتە بێتە ئێرانە شەهید بووە و بریندار ئەگەر دروستبوونی مرۆڤ و ژیانی مرۆڤ لە ئەشکەوتەکانەوە دەستی پێکرد بێت و وردە بە مروری زەمن مرۆڤ وازی لە ئەشکەوتێ نابێت و چوێت نیشتەجێ بۆی لە شوێنی دیکە بەڵام بۆ گەلی کوردوانە بووە هەمیشە ئەشکەوتەکان پشت و پەنای کورد بووە لە هەموو سەردەمێکدا بگرێت تا ئێستاش لێرە لەم شاخەدا و لە ئەشکەوتی ڕەشماڵان لە دەی بناوێ ئەم ئەشکەوتەی کە مێژوێشی جوانی لای خەڵکی دێکان هەیە لێرە ئەڵێن لە زەمانێکدا کە زەمەنی تۆپوتاری بەعەز بۆ و ڕژەمەیەک لە دوایەکانی عێراقیش بە تایبەت ئەم ئەشکەوتە چەندین خێزان لێرە خۆیان داڵداوە ئەشکەوتەکانی کوردستان شوێنی داڵدانی خێزانە کوردەکان و شۆڕجارە کوردەکان و سەرکردە کوردەکانیش بووە بەڵام کەسمان بیرمان لەوە نەکردوێتەوە با بین ئەشکەوتەکانیش بە جوانی بپارێزین لەوەیە پێمان بڵێن جا ئەشکەوت پاراستی بۆ چییە چۆن ئێمە ئەوەی هەمانە وەزمونە لە مەشکەوتانەوە دەستمان کەوتووە دەبێت گرنگی بە ئەشکەوتەکانمان بدەین نەیەڵین وێران بێ بڕۆخێ چکە ئەمە مێژووی گەلێک وەک باز دەکرێت ئەم کانیە هۆکاری ناولێنانی دێکەیە بناویە واتە بناوان کە لە هەندێک ناوچە وای پێدەڵێن و وشەکەش لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە جیاوازی هەیە ئاوی ئەم کانیە بەکارهێنراوە و ئەو ناوەش لەوەوە هاتووە هاوکات ڕایەکی دیکەشەیە دەڵێ ناوی دێکە لەم دارەوە هاتووە کە پێی دەوترێ داربناوە من دەمەوێت مێژووی ئاوەدانی دێ و بنەماڵەکانی بەباشی شی بکەمەوە چونکە دێکە شوێن و پێگەی لە مێژوودا بەهێزە و چەندین سەردار و سەرکاری تیا بۆ و خاوەن هێز و دەسەڵاتی تەواوی خۆیان بوون بە شێوەیەکی گشتی دانیشتوانی ئەمدەیە جگە لە پیشەی کشت و کاڵ و ئاژەڵداری لە ڕابردوودا هەندێکیان سەرقاڵی کاری بازرگانی تووتن بوون لە نێوان ناوچەکەی خۆیان و شاری مووسڵ خاڵ عومەر لەسەر حەوز و ئاوەکەی مزگەوتی دێ و دەمەوێت بە وەڵامدانەوەی هەندێک پرسیارەوە سەرقاڵی بکەم ئێمە چەند پرسیارێکمان ئاڕاستە کرد و ئەویش بەم جۆرە وەڵامی داینەوە
پێشەی بێمە سەر قسەکردن لەگەڵ جەنابتا بەێ وتی نادام چەندین جار لێرەوە پێچوون بۆ مووسڵ باسی ئەوم بۆ کە چیتانەکەی بۆچیە چون بۆ مووسڵ ئەوە تووتنمانە کرد تووتنەکەش عەرەبداتن یان کڕی ئێمەش بە قاچاق لۆمان بارەکردن لۆ مووسێ تووتنەکە نەبر بار بە 5 دیناری 8 ڕۆژ ئەچوون و داتینەوە بە 5 دینار ئەوی سیلاعیشی پێبا 6 دینار بوو لە بەرەوەی دیفاعتەکرێگە کەت بە دیفاعن ئەکرد لە بە شورتە و بەرێ قاچاق بوو تووت تڕۆمبیل نەبوو یا هەر هەبوو تڕۆمبیل نەبوو ئێرە جادەی لێ نەبوو بە تڕۆمبیلیش هەبا قاچاق بوو تووتن ئەیلا دەبی یان بەڕستێت وەکرد بە تەسمیلی حکومەت کردبا ئەوەی بە شیشی وەکرابا ئەبۆ قاچاق تەسمیلی حکومەتی ناکرا حکومەت ئەیگرت ئەو بە شیشکردن و بەین چی جیاوازێکی بەپەن جیاوازەکەی ئەوە بوو ئەوی شیشی ناکشێ ئەوی ڕستەی بەوەی ئەوی شیشی تەرتیب نەکرد بە هەموو بۆندار دەرەچوو زاداتن ئێیان بر لە عەرەبیش لێن دەرێ ئێیان بردە سووریەی ئەو دەورەیە بوو تووتن بەرێ ئەو تووتنە ئەو پارە باشەیە کرد بەرێ بناوی دەورەمەندیە بناویە بەو تووتنەی بوو دەوڵەمەندن ئێستا وەختی پێشان نییە ئێستا ئەوەی چی نەکردبی دەورەمەندە ئەوەی چی کردبی و خزمەتی شۆڕش و ئەوەی کردبی ئێستا ئەوان دەورەمەندن ئێستا ئەوان دەوڵەم باشە جگە لە تووتن چی کەتانە برد هیچی دیمان نابر ئەمە بەس تووتن نەبر ئەوی دیش لێرە ترێمان هەبوو ڕەز و باخ تووتنێ تەماتەن هەبوو برنجن هەبوو ماشن هەبوو قونجین هەبوو ساحب ئەیوان بووین فەلاعەتیشن هەبوو سپینداری چاکشن هەبوو ڕدێن سپی ئەو گوندەی بابم بوو بەرێ محمودی ئاودەلاغەی بناویێ برامی عەمەری بوو کوێ خابرایم بوو حاجی مستەفای مەلا ڕەسووری بوو حاجی مختار بوو ئەوانە هەموویان پیاوی ڕدێن سپی و ماقول بوون ئاجی کوێ خابرایم بوو هەر ئەوانە بوون کڕدێن سپی ئەو چەند بەرە بابوون هەر یەک کوردێن سپیان هەبوو ئەودا کە تاجێکدا مردیەکە مردێرە هەموو نان 3 ڕۆژداداتە مزگەفتێ لۆ خواردنێ میێوان ناچوو ئەو پیاوی ساحب تازی تووشی زەرەرمەندی بی و بەتەنێ مەسرەفی بکە ئەوە هەمووی نان ئەچوو دوایێ بابم گوتی عاجی مستەفای پیاوەشی زۆر ماقول بوو گوتی ئەمە شتێکی دیش بکەین باشە شەکروچا بەتەنێ لە مل ئەو پیاوەی نابی گوتی هەر کەس تەماوەری خۆشە بین لە مزگەفتێ دانین مەسەر قەومی شارسی نەیدێ با گەڕەچایە من بێ لۆیان دابندرێ ئەوی دی بێ چای سەماواری تو بێ لۆیان دابندرێ عەز بەرە بابیش بوو یەک ڕۆژێ شەڕ و جێتەری لێ دروست نەبوو هیچ بەرە بابەکان چێ بوون بەرە بابەکان مارێ ڕەسووراغی بوون مارێ ئەحمەداغی بوون قەرەزۆک بوون ئەو خزمانەنا کەرمردار بوون پیرۆزە بوون مارە مەلا بوون بەرێ کەرمردار یان گوتنێ کەرمردار ئەوانە بوون دەگە مارێ عەسەنی باشە بەرێ لێرە قسە باسێکمان کرد لە سەرم حەوزەوتان ئەم مزگەوتە زۆرترین مڵکی هەیە مەبەستان چییە ئەو مڵکانی ئەو مرکانە وەختی خۆی عالەم سۆبەی مزگەفتێ دار بووە ئەوە بۆ گوتیان خەرک لە بە سۆبەی دانیشتێ خەرچیش هەندە پێویستی مرچیان لە خۆ زیاد بووە پیاوەچوکی من کەسە مردنەوە بە مڵک مەبەست زەویەکان بەرێ زەوی زەڕعەت بەراو دێ ئەو دا من گوتیتم کاکە ئەمن لە مردنێ نێزی بوویمە مرچم لە خۆ زیادا فران پارچە مرکم ئەوە نەزری مزگەفتێ کرد ئەو ئادا ئەبۆ ئی مزگەفتێ ئەو پیاوە فەلاعەتی هەبوو ئەچوو تووتنی لێ کرد و برنجی لێ کرد والیداتی پاییزێ ئەیفرۆت ئەیکردە نیوەیان سێک بۆ مزگەفتێ داتەوە ئەمەش ئەو وەختی ئەو مزگەفتە ئەو کانیەکرانەوە بەو پارەی لە هەولێرش خەرک ئەو پارەی نەبوو ئادی ئادی بەو عەرزی هەیە ئەمە وەڵا ڕەنگە 20 پارچە ئاردی هەبی 20 پارچە عەرز چەند دۆنم بەخوا ئێزا هەندێک کم و زیاد ممکینە هەیە 10 دۆلمە هەیە 20 دۆلمە هەیە 30 دۆلمە هەیە دۆلمەکە دەڵێن شام شەکرە وڵات شیرینترە ئەم پەندە بە تەواوی لەم ناوچێدا بەرجەستە بووە چونکە هەمویان
عشقێکی لە ڕادەبەدەریان بۆ بناوی هەیە وە خۆیان دەڵێن گەر دۆخێکی ئاڵۆزاوی سیاسی و سەربازی نەبوو بێ بۆ ساتێکیش لە بناوی دوور نەکەوتونەتەوە وەک لە پێشدا باسمان کرد ئەم دێ پێگەیەکی گرنگی هەیە لە مێژووی کۆن و نوێدا ئێرە یەکێکە لە دێ گەورە و دێرینەکانی سنووری شارۆچکەی خەلیفان هەمیشە لە شۆڕشا یەک لە دوای یەکەکانی کووردا شوێن و پێگەی پێشمەرگە و لێ قەوماوان بووە چەندین کەسایەتی دیار و خاوەن پێگە و چەندین فەرماندەی پێشمەرگەی مەیدانی و خەڵکی شۆڕژێری لێ هەڵکەوتووە واتە خەڵکی ئەمدەیە هەمیشە لەبەرەی شۆڕش و کوردایەتی بوون و لەو پێناوەشدا قوربانی گەورەیاندا و لە چەندین وێزگەی مێژووی جیاوازە ڕوبەڕووی تۆپ باران و هێرشی فڕۆکەکانی دوژمن بۆتەوە جگە لە وێرانکاری و زیانی مادی و ئاوارایی هاوکات چەندین دێنشین شەهید و بریندار بوون من زیاتر قسە ناکەم و دەمەوێت لە زاری خۆیانەوە گوێبیستی ئەو چیرۆکانە بین هەر لای ئەشکەوتەکە لەگەڵ ئازاد درێژەمان بە گفتوگۆکانماندا ئەم ناوچەیە زیاتر ئەم دێم بۆ باسکەی لێرە ئەم بۆ کاتینە بەر ئەمەشکەوتە بە ماندوو بینە قسە لەسەر دێ و گرنگی دێ و مێژووی دێ بکەین بەڵێ ئەو گوندە طبعاً گوندی بناویە یەکێکە ئەمە بەرنامەی دێ بەدەم حەزەکەی بڵێ ئەو دێ بەڵێ باشتر لای خۆمان گودەڵێن گوند بەڵام لایوە دێبیت ئەو دێە طبعاً یەکە لە گوندە لە دێ هەرە کۆنەکانی ئەو سنوورەی طبعاً وەک باسەکان سێ دێ لەو گوندەی لەو سنوورەی لە دۆڵی هەروتیایەتی زۆر کۆنن یەکیان گوندی بناویەیە گوندێکی کە هەیە لەو لای ئێستا زۆر کەمی ما گوندیکانی نەریان دەگە گوندی ئەرتۆکەمن هەرتۆکەون ئەو سێ گوندانە زۆر کۆنن مێژوەکان بەڵام هەرچەندە بەڕاستی سەرچاوەکان باش دیار نییە بەڵام زۆر کۆنن و بناوی لەو کاتی با بڵێن بابین و سەر بناوێکی قسە بکەین گوندی بناویە طبعاً یەکێکە لە گوندە هەرە گەورەکان کاتی خۆوە ئێستاش هەستن لە ئێرە ئەوەنە بەڵام بەهۆی ئەگە بگەڕین و تۆزێک لە دووەوە حتا ساڵی هەشتاهشتیش هەر باش بوو بەڵام بەپێی ڕۆژانەی قەسف و تۆ باران و هجووم و شەڕی لێک لە دوای یەکە هەم پێشمەرگە لێرە بوو هەم حکوومەتیش ڕۆژانە هجوومیە کرد و ئەوانە هەم لەو بەرە و هەم لەو بەرە خەڵکەکە زۆر بەشێکیان ئاوارە بوو شارەکان و لەوانەوە بەشێکیشیان توانیان لە شاخەکان لە سەر ئاوەکان تەمان ئێرە دەوڵی گوندی بناویە دەی بناویە کۆمەڵێک ئاوی هەیە ئاوی کانیەکانە بەڵێ کانیەوەکان مەسەلەن نمونونەکانی دڕەلی پێرێن کانی گەرەوانی پێرێن ئەو کانیانە کۆمەڵەکانی دیکەشانە ئەو کانیانە خەڵک تەمان ئاوەکان هەمیشەی بوونە ئەو خەڵکە تەمان وە دوورەکە تۆ لەوێن دەرێ و ئێرەش ئێستاگە لە پشتەمان بەو دیوەدا گەڵێکی لە پێرێن گەری شیوە پرنگ گەری شیوە پرنگ ئێستا بڕۆ ئێستا لەوێ هەموو ئاسەواری خانیەکانیان لێ دەرە کاتۆ خەڵک خانی کردیە لە ترسی قەسف و ئەوانە نەک هاوینان بەڵکو دستانەکانی شە لەوێن دەرژیانێکی ماڵێکی زۆر لە کۆنە بەڵێ ئەوە بناویە وەکو باسمان کرد ماڵێکی زۆری لێ بووە و لەگەر زۆری مارەکانیش زیاتر لە 5 تایفە نازانم 6 تایفە بەرەباب لای خۆمان پێڵێن لێی بووە نازانین چەند بەرەبابەکان بەڵێ بەرەبابەکان ماڵی ڕسوولاغی پێڕێن کە ئەوان زۆر لە مێژەوەنە ماڵی حمەداغی لێە پیرۆزەی لێە ماڵی حاجە ڕەشیدی کە ئەمەیە سێ ماڵی دیکەشێک بابرێم ئەوە ماڵێک مالی کەمەرداری لێە ماڵی حەسەنی لێە ئەوە ماڵی قادری لێە ماڵی ئەحمەد شاشەی ئەوانەی لێە ئێستا ئەو ماڵانە طبعاً بەشێکیان دوای هەشت و ئەوانە کە گوندەکان تەمان ئەو گوندە چەند جارێک وێران بووە بە تایبەتی ساڵی هەشت خەراکرا کە حکوومەت هجوومی کرد و خەڵاکرا خەڵکەکە هەمووی لە مجەمەحەکان زیان لۆ کراوە لە مجەمەحی باسرمی پێنێستە زۆری خەڵکی مەلەوێن دەرا دوای ڕاپەڕین عەفوەن ساڵی هەشت جارێککە خەڵکەکە هاتەوە زاری کاتی ئەنفالەکان کە شەڕی چێل کە بەڵات شەڕی زۆر بەناوبانگەوانە بوو کە حکوومەت هات ئەنفالەکان دەست بکرد قۆناغی ئەنفالگەیە ئەو سنوورش ئێرە سەر لە جارێکی کە ئەنفال کرا هەرچەندە خەڵکی ئێرە کەمتر بەڵام ئەو گوندەکانی پشتە ئەما گوندی بلەو ئەوانە زیاتر لە 43 کەسیان لێ ئەنفال کران تا ئێستاش چارە نووسیان دیار
ئەڵێن لێرە پێش گوندیکەی لێکەوتەوە بەڵێ گوندیکە لەسەر گوندی بناوێت بەڵێ وەکو باسمان کرد دوایی نەوەتوێک و جارێککە ڕخانی حزبی بەحسو لە ناوچوو ئەوانە خەڵکەکە جارێککە ڕوان دەگوندەکان کردو بەڵام ئەو جارەی خەڵکەکە هەم هەر کەسە و لەسەر عاردەکانی خۆیان دوورتر لە گوندەکەی لەبەر گوندەکە بەڕاستی کەلکی ئەوەی نەما بوو با بڵێم خانەکان لەسەر دروستکە هەم خەڵکەکە زۆر بوو هەم گوندەکەش بە شێوەیەک تێک درابوو بە شێوەیە کوێران کرابوو بەڕاستی لە توانای خەڵکە فەقیرەکەیدا نەبوو جارێککە بەداخەوە ئەم جارێککە دەڵێم لێرەوە بەداخەوە ئەو گوندا و تەواوی ئەو گوندەکانی ئەو سنوورەی لانکەی شۆڕەشە یەک لە دوای یەکەکان بووینە یا هەموو شۆڕەشەکان و خوێنێکی زۆر ڕژایە و خزمەتێکی زۆری خەڵک کرایە زۆر خەڵک لە سنوور ئەو سنوورەی لەسەر دەستی ئەو سنوورەی ئێستا لە قیمەی دەست هەڵاتە بەڵام زۆر بێوەفا بووینە بەڵام بەر بە سنوورەکەی تا ئێستا ڕۆژێک سەردانی ئەو سنووریان نەکردیا ئاورێک لەو ماڵە هەژارە لە وەک خوان ڕێخانی قوڕەکان بدەنەوە ینی بێن ئەو خەڵکان مەسەر مەسەلەن نمونەکرد بۆ دێم ساڵی هەفتا لە هەفتایەکانەوە ئەو گوندەکە ئەو دیەکەی نەخۆشخانەی لێوە هەفتایەکان کەچی ئێستا لێ نییە خوێندنگای بۆ کاتەش ساڵی هەه خوێندنگای لێبوو لێکراوە یەکەم مامۆستاش مامۆستا سەباح بوو سەباح شەوکەت ئەحمەد کەس پێگەیوە لە بواری خوێندن بەڵێ ئێستا خەڵکمان هەیە لە باڵێم لە ئەستی مامۆستا و دکتۆر و مهندس و کۆمەڵێک ئەوە بەس بەداخەوە وەکو ببرم ستاش مەکتەبی با بڵێم خوێندنگای لێیە بەڵام خوێندنگاکە لە خوارێنە خەڵکی دێ هەموو سەرقاڵن لێرە ژن و پیا و کچ و کوڕ لە پێناو بەدەستێنانی بژێوی ژیاندا ماندوو دەبن یەکێک شوان و یەکێک جوتیار و خانمێکیش بە دەست و پەنجەی پارویەک نانیان بۆ ئامادە دەکات لێرە ژیان هێندە سادەیە و دەزانیت گەڕاویتەوە بۆ سەدەکانی ڕابردوو کاچی جوتیار بەدڵ لە چێڵگەکەیدایە و بێڵ و خاکەناز لە سنگی زەوی گیر دەکا تا بەرهەمێ چنگ بخا کاچی شوانیش بن شاخان تەی دەکات تا بزنەکانی باشترین و جوانترین گەڵای داریان پێ بدات کابانی دەزڕەنگینی دێش خەمی خۆی لە نێوان بێری دەستی و ئامادەکردنی شیوی نیوەڕوان دابەژەکە کاک عیسا نمونەی جوتیارێکی باڵای دەیە نمونەی دەست و بازوێکی ماندووی عاشق بە ئاوادانی دەیە ئەو بە سەوزی و زیندوێتی باخەکەی بە بەرهەمی زۆر و زەوەندی دەستی خۆی جوانترین وانەی نەبەزین ئەڵێتەوە ڕاستە دڵ و هۆشی ئەم هاوشێوەی زۆربەی دێنیشتانی کوردستان پڕە لە ڕازی خەم بەڵام مورەی بەرنەداوە و لە چێبڕکێدایە بۆ چنگ خستنی باشترین و زۆرترین بەرهەم چاوانی عیسا ئومێدی پەخش دەکرد ئێمەشی پڕ ئومێد کرد هانیداین نەوەستین هەنگاوەکانمان لە پێناو ئاوەدانکردنەوەی دێهاتەکانی کوردستان لە پێناو هاندانی زیاتری دێنشینان خێراترکەین يا عربي من باجي چاوێنی کابڕۆمان یا خۆخەکی تایبەتمانخوا لە ماڵ ئێوە قۆخەشی خۆتانە بەرێ کابڕۆمان ئەو خۆخا چون شتەکەن لە لای بادینان هینایە عیب نەبی بیرە چین لێدا بیری ئیتیوازی نیە ئەوەی سووریەکە ئەو بیرن کە لێداینە جە باخچەکەندانە سی من کردێ دەورەکە کە دەورە من سی من کردی ئەو لێنداجا خۆخن لێدا و عەلوچکە ڕەشەکەی لێندایە بەرهەمی باشیە بەرهەمی وەڵی باشە باش خیارمان خوارد و خۆتان بەرێ خیارە کەشمان هەر ئی خۆمانە ئەی خۆماریا بەرێ بخۆیان دەعمە دەنییان ماستاوەکەش هەری خۆمان و کادڕەمان بەرێ لێرە سەرقاڵی چی وچین بەو پای کاڵەمان لێرە ئێمە خەریت بە مەڕداری شتی ئەوها خەریچین پێش ئێستا لە تەمەنی خار عەمەر لێرایە بوو لەو تەمەنی خەریکی تووتن و پیاز وشتی ئەوها نەبووین بەس ئێستا بینی هەندێک
خەڵکە باری کردە لێرانە لە دەیەکەی باری کردە کە لێرە لە دەیەکەی باری کرد لە بە معاشەکەی باری کردە ئەوەی معاشی هەبووە و معیشەکەی باشە بەرێ بەرێ پێشە هەموو ئاژەڵدارین هەبوو هەموو ڕز و باغشتی و هەن هەبوو خەرکەکە لە بە تەور و پێمەڕان ئەو ئیشەیە کرد و پێبڕێچوو بەس ئێستا بینی ئەو معاشەیە و خەشە مایتەوە هەر بە کاسبیە دەستی خۆ بەڕێچتن ئێجا پیازە و ڕزەکەن باغەکەن هەنە و ڕزیش ئەڵم پێشتر توتنی باش بەێ پێشان توتنی زۆر باشمانە کرد برزمانە کرد توتن و خیار وشتی و ئەوانە بوو بەێ ئێستا توتن ناکە کابڕۆمان ئێستا بەس تەماتە شتیوە خیار و ئەبینی کابرا باخە چیە تۆ لێرە دانیشتویت لەم بەێ ئەم دێ چی پێویستە حکومەت ئەگەر بێت چی گرنگە بیکە بەو خی کادڕۆمان ئێرانە جادەکەن دوهات جادەکە وەڵاهی بەو شێوەی نەبوو جادەکەن تا ئاوازان خوارێ هاتیەوە بەێ جادەکەن پێویستە ئیدی کەش ئەو کانی و ئاوانە لوان سەر نەکردینەوە بە خۆ ئەمە تااقەتمان نیە پێشەشمار تااقەتی ئەومان نیە سەریانکەینەوە ئیمکانێتی ئەومان نییە سەرکەینەوە پێشە بەشتان لە مەکتەبە بەڕێیارێ وەڵام من بە خدای مندارەخن ئەسنە خوارێ بە پیان ئەسنە خوارێ ئەسنە ڕووباری خوارێ گوندەکەی خوارێ ئەسنە ئارانێ و ئەوە بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام جنیەتیا بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام بێکەس و بێدەر بێکەس و بێدەر بیار و هەودەم دەست بە گۆچان لەبەر سێبەری ڕاکشاوی ماڵەکەیدا دانیشت بوو خەیاڵی لە تۆڕی یادەوەریەکان گیر کرده بوو لەو ساتانەی جەستەی پڕبوزە و جوڵە بوو ماڵ ئاوەدان و سفرە و خوانی قەرەباڵغ بوو ئەو بەدەم تێڕامان لە تارمایی یادەوەریەکان حەسەد لەو ڕۆژگارانە هەڵدەکێشێ کە کوڕ و کچان دەوری ئەموو هاوسەریاندا بوو بە جوڵە و بزێوی خۆیان ژینگەی ماڵیان ڕەنگاڵە کرده بوو بەڵام ئێستا ئەو بەتەنیا بە بێهاوسەر بێ منداڵ لە خانوێکی بچووک کە خێرخوازانی دێ بۆیان بنیاد ناوە ژیان دەکا کاتێک دوانمان ئەو هەر لە ڕابردوو دەدووە لە ئان و ساتی گەنجێتی و جەستەی پڕوزەی ئەدووە هەرگیز بۆ ساتێ لە زیندەگی داهاتووی نەدووە دیار بوو تەنها پیرێتی بێکەسی مردنی لە داهاتوودا بەدی دەکرد دۆخی ئێستای پورە حەلیمە چارە نووسی زۆر بەمانە گەر تەمەەن باقی بێ و مردن یەخەمان نەگرێ ئەوە ئەو گۆچانەی دەستی پورە حەلیمە چاوەڕێی زۆر بەمان دەکات ئیتریان دەبێتە هێزی ئەژنۆمان یان ڕێنووی بیناییمان بخير سلامت بچۆنی والله برێمە کومە نە ئامرم نەئاژیم ئینشاڵڵا ئەژیت بە تەندروستێکی باش ناو چییە؟ حەلیم پورە حەلیمی کێ؟ حەلیم عەبدوڵلا مەحموود پورە حەلیمیە لە باشەیدا دەخانی لۆکەکەم لۆ بنویسە خانی مێکەوی خانوو بە بنووسم یخۆ من سەرۆژی حکومەتیم لێرەوە بە سەرۆژی حکومەت ئەڵێن بێ خانەوە پورە حەلیمە بکات باشە چۆنی وەزە چۆنە؟ والله بەعزم ئۆتانەیە ئۆتێ لە شەڕ کوڕ کێچ پیا و لە کوێن چیت هەیە نییە؟ نا بەخوای پیاو نەما کوڕۆکە چیش کوڕ هێدیشیت هەر یەک کوڕت هەبووە؟ ناوە لاگەلەک بوونم مخوای پێویان بردنیۆ شەید بوونی هەر بە نەخۆش بەخوایەک شەهید بوو بەرێ چم لۆ نەکرایەوە کوڕەکەت شەیدا؟ لەکوێ شەید بووە؟ شەهید لە چێ شەید بوو بەخوا ڕۆرە لێرانە لە ناخشایەی گولە کوێکەت هەیداک نەمیری گولێ وێکە و گولە چی وێکە توێرێکەت برادە پاشەی پیلی چۆدەری لە چاردە و پاس دەیە ڕۆژە جێژنیە لە ڕۆژی جەژ نابوو؟ ئەرێ وەڵا شەڕ بوو چی؟ نانا
شەڕ نەبوو ڕۆرە ئەو کەیف خۆشانە بوو لە کنەخۆ عادی گولە وێکە شەهید بوو کوڕچوو هێچی دیش دەگە من وێکەت بەرێ بچێتر بوو وایە مردووە ئەویشی تەواو نەبوو بەرەوی ژن و مارلۆ هاتی من لۆ نەهات باشە بەتەنیا ژی لێرە ئەتوو بەتەنیا دەژی لێرە ئەرێ بەخوای معاش دەیە نە بەخوانیتم دە عیلاجی معاشم لۆ بکە ئەزانی قسالۆ ناکەمێ معاشی ئەرێم چی بڵێن معاشم بۆ کە بۆی نەکەن چویتە لای چێ بڵێ معاشم بەو کە بۆی نەکردیت بەخوای کەسێک نەناسم ئەلان کەس نەناسم برێن فران کەسە فیس کەسە فیس کەسە معاشم لۆ دەرچوو نۆ مانگە نۆ مانگا دەرچوو گۆتان بۆ بە چن نووسرای وەلا گۆتان بەکم ئەندامی ئێرچی گۆلا بە فەقیرایی نووسی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لێرە لەم دێدا پیرێژنێک لە تەمەنێکی گەورەدا زۆردا دەژی بەتەنها هیوادارین ئێوە ئاوڕێکی لێ بدەنەوە چونکە گرنگە خزمەتکردنی ئەمانە ئەمە گەر بە ماڵەکەشی بێت کە تەنها ژوورێکیش بێت نەیهێشتۆ دێکەی چۆڵ بێت ئیشەڵا شت بۆکەن باسی کۆنم بۆ کە ژیان لێرە چۆن بوو چیتانە کرد بە گەنجی بەخوای دەغر بوو جۆت و گا بوو ڕەز بوو مێ و هەنجیر و باخچە بوو حەیوان بوو چێر بوو ئەوانن ئەکردن ئەوە قسەم لۆ کردی ڕۆرە هەر کەس پشە خۆ دەحامەتینە باشە ئەم دێ زۆر ئاوادان بوو ماڵی زۆرتیا بوو هەان بوون بارە چیلکت پێ ناگەی و ماراخۆ ئەوەنە قەرەباڵغ بوو هەندە قەرەبارق بوو ئەو هەندە مەوقی عیسی مارەک لێ بوو ئەو هەندە سەد مارەک لێ بوو لە هەندەی کۆرانە هەندە بوون پیاوان ئیشی چیانەکە پیاوانی بەخوا جۆت و گانە کرد ڕەزیان دانان باخچیان دانان هەنجێ پێشمەرگایەتی نەبوو نا بە دەوریمە نەبوو بەو دەوری هەنجێ ئیشێوانە جۆت و گانە کرد و دەغریانە کرد و یان دوریۆ لۆ خۆنە کردە زاد و زەواتیان خوارد و ڕەزیان دانان و باخچیان دانان و هەن بوو کاروانۆکیانەکردن و پورێ بەری ئەڵێن کاتی خۆی لادێ زۆر خۆش بووە شای شتی تیاکراوە و حەو ڕۆژ و حەوشە و دۆڵ و زڕناک و تاوێتیەوە چۆنیە بوو با هەموو شتێ لێ کرای ماخۆکە دەکەسوەت گار نەبوو هە لێرانە هە لێرە هەی خانی بوو ئەو ڕزانێ حتا دە و ئاوا هەیە ئەی زەماوەندتان چۆن نەکرد چێ زەماوەن شای ژنهێنان شای ژنهێنان بوون بەوراقیان تینان تڕمبێلیش نەبوون ئینا تۆ بەچی هاتی بەخوا من ئەمانێزیک بووین لێرانە بووین نەردوو لە ئەمە بەخوای هاتین و گەینێک ئاژن بە ژنێت پێکراوە بەرێ لەگەڵ چێ هەخۆ بەخۆ ئاخر خوشکی بڵێن پیاوەکەت ماوە ئەو مرد خوافیکە ئامین ناوەلا حەیب نەبی ژن وەختێ ژن بە ژنێ بوو هەنجێ ئامۆزا بووین ئامۆزا بوون بەرێ هەنجێ وها نەبوو ئێجا برێ مران چەکرد مراشن کاروانەی مووسێکردن ئەچوونە قاچاغا نیشتیانە ببووە مووسڵ ئادێ کو بازرگانیانە کرد ئادیت نەبەخوای تووتنیانە بردلۆ کەسەچی ئەو کەسیش حەقی ڕێداوە بەڵە ئەتو هەموو شتا پێکرێ ئەوەندی من لە بیر نەکەی ئینشاءڵڵا لە خزمەتان پورێ گیان بەری باشە تو کوڕیمنی زێدە بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام جنیەتیا بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام بێکەس و بێدەر بێکەس و بێدەر بیار و هەودەم بە ساڵات چوانی دێ یادەوەریان لەگەڵ هونەرمەندی گەورە حەسەن زیرەکدا هەیە و دەڵێن لە کۆندا هاتوۆتە دێکە و ماوەیەک ماوەتەوە دەژڵێن گۆرانی لە سیلەی قەبران لێرەوە وتوێتی مستحقی تیر و تاونەی ئاشنە و بێگانە خۆم
ئەڵێن لێرە حەسەن زیرەک شاتەوە مناوە بەرێ حەسەن زیرەک هات بوو لێرە جێکەیە پێرێن مناسبی سەگەر لای شارسینی هاتیە لێرە زاگۆچان میێوانی ئاجی مەلا عوسمان هەبوو لێرە ئیمارە مەلایە بوو ماری لێرە لە ڕۆخ مزگەفتێ بۆچی حەسەن زیرەکەوە ماڵمەلا وەڵاهی نازانم چوویتە مارەی پیاوەشی دەورەمەند بوو مەلا عوسمان خۆی مەلاش بووە نا بابی مەلا بوو بابی مەلا بوو بەڵێ بەرێ باپیری عەبدوڵای بوو عەبدوڵا عوسمانی ناسیوە نییە ئەجا میێوانیوی بووە ئەمیش مندار بووم بەبیرم دێ ڕادیۆیەکی هەبوو ڕادیۆ ئەو مەلا عوسمانە لە گوندی دەورەمەند بوو ئاشی هەبوو ڕادیۆی پێ ئەکرد ئەمە ئەسوین چیلەک بوو لە پێش دەرکەوالە هەموو مندار خڕە بووین و جوێنەدا گۆرانی ڕەسوولگەردی و حەسەن زیرەک و عەلی مەردان و ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا حەسەن زیرەک لێرە گۆرانی وتووە وەڵڵاهی گۆتیتی بەس ئەمن وەکی خەونێن بەبیرم لێ ئەو هەیە کچکە بوو چی زۆر خۆش ڕوویاوە لەم دەیە کە لە بیری توە هەرما بێتەوە یا خەڵکی دێ هەر باسیکەن ئەنی خۆشترین ڕووداوی ئەم دەیە وەڵڵا خۆشترین ڕووداوی ئەو دەیە گوندەشی وا بوو هەر سولح و مەسلحەتێک بکراباداتە ئەو گوندەی لە هەموو منتیقەی هەروتایەتی لە ناو سوورتیا پارەیان پێویست بە زەلامێک بکوژرابە ئەیانەگۆ ئەگە لە بناویە پارە پێیا بیدەنە نییە داتن قەردیانە کرد کابرا لە قوبەی ئەو کاکیدی دەزانی گوندەشیان کردیەوە لە عەلیخانی مار ئیسماعیل بەجووی لەوێن دەرێ 20 گوندی هاتن لێرە پارەیان برد گوندەکەیان پێ کردیەوە ئەی ناخۆشترین ڕوودا و لێرا ڕوویاوە چیە وەڵا ناخۆشترین ڕوودا و ئەوە بوو ئەمە دوو بەرەباب بووینە دوژبنی ئێک زەلا من زۆر لێک کوشتن دوایەش ئەلحەمدوللیلا بووینەوە برای ئێکەڵعان برایەکی ئەلحەمدوللیلا زۆر پایدار بی کامەرە سەلامەتی بەخێر لا سيلي قبرانها وعيارها حاكم بأمدالا سيدارا قد نعلم ميلي أو يعيارا قد نعلم ميلي ناس ديارا لە دوهەمین وێزگەی بەرنامەکەماندا ئەچینە ماڵی مام حاجی کەریم کەسایەتی ناوچەکە و لەوێ نیوەڕەخوانمان بۆ ئامادەکراوە ئەم پیاوە بە ئەسڵ دانیشتووی دێی بناوە و ماوەی چەند ساڵێکە لە دێی بیوکە کە خۆیان دروستیان کردووە حاجی کەریمی بیوکە پیاوێک خاوەن دیوەخان و خاوەن لوتفێکی زۆر ئەو بەڵێنی بە هەندێک لە پیاوانی دێی بناویدا بوو کە لەگەڵ ستافی دێبەدێ میوانی ئەو بن بۆ نیوەڕەخوان ئەم ڕۆژ لە بناوی لە دۆڵی ئاڵانە ئاشنای کۆمەڵە خەڵکی جوان بووین بۆ مێژوێکی باشی ئێرەشمان زانی جا ئێرە کەسێک عاشق بووە هاتووە لێرە گیرساوەتەوە واتە ئەم دەی بناویە تەنها شوێنی خەڵکەکە خۆی نەبووە شوێنی ئەوانەش بوون کە دڵیان سوتاوە دڵیان ئاگری گرتو و هاتۆ ئەلێرە دامرکاوەتەوە جگە لەوەش چەندین جوانی تر لەم دیا هەیە بەڵام هەموو جوانیەکان بەداخۆ لە ئێسادا ئەبێ بڵێین
حکومەتێکەیە کەم تەرخەمە بەرامبەر بەم دیانە و بەرامبەر بە دێنیشینان چونکە ئەوەی ئەوان باسی دەکەن دەکرا زۆر لەوە زیاتر و گەورەتر بۆ دێنیشینانی دێی بناوی بکرایە ئێرە شوێن و پێگەی شۆڕش و پێشمەرگایەتی و شوێن و پێگەی کەسایەتی گرنگ و خەڵکی جیاواز بووە بناوی جێدەهێڵی بەس بزانین حکومەت یەت لێرە بناوەکەی خۆی بشێلێت و خزمەتێک بە دێنیشینانی بناوی بکات بە هیوای ئەوەی ساڵێکی دیکەم کاتە بێمەوە بناوێکی دیکە بێت شاد بێت مانەوەمان چەندێک بخایانێ حەز و خولیامان چەندێک بخوازێ دوجار کات و ساتی ماڵ ئاوایی دێ بەڵام گەشتبینین بەوەی ئەڵقەیەکی نوێمان تۆمار کرد لە نزیکەوە خەم و ئازار سەرگوزشتە و یادەوەری خەڵکانێکی زەحمەت کێشمان نەقل کرد ئەوەی ئێمە ئامانجمان بوو پلانمان بۆ کێشا بوو بە زیادەوە تۆمارمان کرد بۆیە ماندووبوونی ڕێ ڕەنجی بە دووەداچوونی ناودێ هەرزوو کۆتایی دێ يا